بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. لهر جهکی بینرو بیسرن من سپیدا باش بینرن هجا و خوشتوی لدست پیکا هفتیه کانی هاتینا خدمت هاوین هجا و خوشتوی دیگر هفکار خو هکاری سپیدا باش شاکر لو تيكسو بله همیشه ایمه لگل هکار رهاتوین امرو تو سپرایز بود باستودیو لهر جهگی کن سلاوی امتان لیبه وکو همیشه کمالایک برگو بابتی تایبت من بو آماده کردون یکیک لتورکانی ام رومان جیاوازی نێوان کتێبی دەستی و کتێبی دەنجیە تەوەرەکی تریشمانەیە موزیکی ڕاپە لەگەڵمانە بمێننەوە شاکار هر دما بحثا برنج دکین هزرامه بو برنج آکره دچیتن چونکی تامو لذتکا تایبتا هی و برنج کردی یعنی برنج آکره لنا باورز پاییز دا و لدما پیگهشنا برنجو کنجی و ماشان جوتیارن دوره آکره لناف جوخینان دا لحف کن و دبنو تیدا او برهمج خوین پیگشتی به تایبت برنج جبو خوارنه فروته آماده دکن لناف جوتیاران دا جوخین میدان خیر و برکت و دستوانه یه ساله و اف ساله جی لناف جوخینان دا او را دیگهینن که برنج وانا گلکی باشه و یه پیگهشتی افصولا گلک برنج منطقه آکری و بردارش یاد کردن افخو گنده ما گنده دولیجا 700 بو 800 دونه متر عرضه بونه برنج اونوکه و گاوی الحمدلله مایت اینای مایت اینو اثر جوخینا مایت دوری مایت اینو اثر جوخینا و گاوی وقتی برهمیویه یدگه هشتی ام وقت امتینی نسر جوخینا لایلونا دانی نسر لایلونا چند دو روزا سه روزا دیدین روزی ایده حشک بیت پشت اینگه بجاد مکینه ایده بخوس بیکن مکینه هر کسی ایده بخو بته و هی سر جوخینا ایده فروشیتن گله نوعیت برنج دینا چاندن برنج اکثر وقت تحولت دیده چاندن بس پا باشترین برنج ششمه همه برنجا باشتره و خوشتره طعمک و گله خوش لید عنبره و مصریه و تحالف قطع و تحالف درجه و تحالف یعنی گله نوعیت برنج دی دێرین برنجی ئاکرێ کێکە لە هەرە برنجە خۆشەکان ئەنجاوە لە لای پیاوە قەدیمەکان ئەوانەی کە خۆشخۆرن هەمیشاڵێن کە برنجی کوردی
پێویستی بە شلە نییە ئەنی پێویستی بە لای لێرە پێڵەن مەرەگە ئەوە زستانی ینی برنجی کوردی برنجی کوردی و خواردنە کوردیەکان و ئاوا ئاها دێرین لەگەڵ قەڵ و قاز ئاوا دایسیەکەی بەو سەرمایە شتێکی تروانە بەتاکی بۆ بەیانە حەزمان چوە برنجی کوردی دێرین بابەتێکی ترمان هەیە لەسەر کتێبی هەمدەستی هەم دەنجی کتێب لە دێر زەمانەوە وەکو هاوڕێی هەمیشەی مرۆڤ ناسراوە هاوڕێیەک کارگیز لی دانابڕێت بە بەردەوامیش هەوڵی هۆشیارکردنەوەی مرۆڤ دەدات لە ڕابردوودا مرۆڤ بەردەوام کتێبی دەستی دەخوێندەوە کەمتر گوێی بۆ کتێبی دەنگی دەگرت ئێستا ژمارەیەک لە خەڵک گوێ بۆ کتێبی دەنگی دەگرن بەڵام هاوڵاتیان باز لە چێژی خوێندنەوەی کتێبی دەستی دەکەن من ناو مخلص يونس مصطفى خاوني نووسنگەی تەفسیرم دامەزرێنێری نووسنگەی تەفسیرم نووسنگەی تەفسیریش وەکو کتێبخانە وەکو دەستگای پەخش و بڵاوکردنەوە تا ئێستا 1500 کتێبمان پەخش کردیە و گەورەترین کتێبخانەشین لە هەموو عێراق. لەو ڕۆژیوە کە زەبت پەیدا بووە موسەجلە پەیدا بووە کتاب دائیمەن سیدی هەبووە کاسێت هەبووە کتابە هەرە مهم و گرنگەکانی هزری ئینسانی لەو سیدی و لەو کتێبانە بڵاو بوویتەوە بەڵام ئێستا مشکلەکە ئەوە نییە مشکلەکە لە هەموو بواری زانست و سەقافەت و مەثەلەن ئیعلام و خوێندنە هەمووی اعتماد لەسەر مۆبایلیە زیاتر کتێب چەند بخینی ئەوەیە ئەزیەتت نادە چ چاود ئەزیەت دەدا چ لەشت ئەزیەت دەدا چ مێشکت ئەزیەت دەدا ئەو ئامێرانە خۆت دەزانی تیشتی هەیە بەکارهینانی دەم نادەم ئەوە شەحن نەما بڕۆ شەحنیکە کتاب 24 ساعت شەحنی تێدایە هیچ شەحنی لێ نابڕێ. وەو کەسانی کە دێن زیاتر کتێب دەکڕن و زیاتر چێژ لە خوێندنەوەی کتێب وەردەگرن لەوەی کە چێژ لە بە شێوازی سۆشیالی و یاخود پێی ئەلکترۆنی و ئەوانە تۆزۆکەک هەست دەکەن کە کتێبەکە دەگرن ئەو نەوعە لەزەت و تام و چێژە هەیە کە بەدەستی خۆی و تەشیر دەکا و چەند جارێک دووبارە دەکاتەوە دەگەڕێتەوە سەری و یان هەندێک هەیە هەر بە بۆنی کتێب ئاسوودە ئەبێ ینی حەزی لێ لە بەردەستی بی وەرەقەکانی خۆی سەیریکە و زۆری وەرەقەکە و زۆری کوالیتیەکەی هەڵبژێری و شکر بخوا تا ئێستا ڕێژەی خوێنەرمان تا بڵێم زیادی کردبی کەمی نەکردووە بەڵام ئەمن بەشەکی لە بۆ هۆکاری قەیرانی دارایی دەگەڕێنەوە کە تا حدێک تەسیراتە چیوالەی دروست کردیە کە کەمتر بێن ناڵێن خوێنەر نییە بەڵام کەمتر دێن لەبەر ئەو زروفی اقتصادی بەڵام ئەوژ ئیشاڵڵا لە ماوەیەکی کووردا ئەوش حەل بێت. کتێب هاوڕێی مێژووی مرۆڤایەتی ئەمڕۆ چاوەڕەکەمان لەسەر کتێبە جیاوازی کتێبی ئەلکترۆنی و کتێبی چاپکراو بۆ ئەمە بەستەش هیوا جەبار کە ناسراوە بە یاران جەبار بەڕێوبەری ناوەندی ڕۆشنبیری مایموزین لێرە میوانە بەخێر بێت. زۆر سپاس بەیانیتان باش بەیانی کوردستانیانیش باش. زۆر سپاس مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئاستی کتێب خوێندنەوە لە کوردستانە چۆنە؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ کوردستان 24 کە بەڕاستی گرنگە میدیا هەمیشە ئەگەی لە بواری ڕۆشنبیری هەبێ لەبەرەوەی
ئەوەی کە هەم لە میدیا و لە جیهان و بەگشتی بۆ هۆشارکردنەوەی تاکەیە کتێب و واری ڕۆشنبیری هەمیشە لە مێژوو لە سەرەتای مرۆڤایەتی و دەستێکی باڵای هەبووە و بە ئێستاشەوە سەرڕای هەموو گۆڕانکاریەکان. سوپاس بۆ ئەو دەرفەتانە کە دروستی دەکەن ئێوە. سەبارەت بە ئاستی خوێندنەوە لە کوردستان ئەڵبەت ئێمە دیارە کە کوردستان شارستانێتێکی درێژی هەیە کۆنێت توانین بڵێن لەگەڵ سەرەتای مرۆڤایەتیەوە کوردستان هەر هەبووە لەگەڵ گەشەکردنی مرۆڤ لەگەڵ پێگەیشتنی مرۆڤ کە هەمیشە لە بیرکردنەوەدا بووە هەمیشە لە هەوڵی چارەسەرکردنی شتەکان بووە ئەوەی کە جوگرافیای تایبەت بەخۆی هەبووە مانەوەی هەبووە بە ماڵێکردن و کشت و کاڵی هەبووە پێویستی بە داتاکردنە بووە پێویستی بە کۆکردنەوەی زانیاری هەبووە خۆشبەختانە لە کۆنترین ئەو شتانی کە بە داتا کراون یان هێڵدراونەتەوە لە ناو مێژوودا لە کوردستان دۆزراونەتەوەی کە دەبینین ئێستا چ بە وێنە چ بە نووسینی شێوە جیاوازەکان لە کوردستان ئێستاشی لەگەڵدا بێ شتی زۆر باش دۆزراونەتەوە. ئێستا لە کوردستانمە دەتوانین بڵێن سەرەتایی ترین نووسەرەکان لە ناوچەی کوردستانەوە و لە میزۆپۆتامیا کە بە تەواوەتی با بڵێن بە دیارکەوتووە هەبووە و ئەوە هەمیشە درێژێ هەبووە بەڵام سەرڕای ئەو بارودۆخە جیاوازانێک کە بەسەر کوردستان و ناوچەکەدا هاتووە بەرزی و نزمی تێکەوتووە بۆ لە دەستدانی ئەو ئەرشیفە ئەو کۆگایانە یان ئەو زانێرانی کە هەبوونە لە کوردستان. بەڵام خۆشبەختانە خەڵکی ئەو ناوچێ با بڵێم کوردەکان بە تایبەتی هەمیشە جێڕانەوەی تایبەت بەخۆیان هەبوو هەمیشە شتیان تایبەت بەخۆیان هێشتۆتەوە. ئەوە وردە وای کردووە کە هەمیشە مەسلەی تێگەیشتن مەسلەی خوێندنەوە مەسلەی بە داتاکردن و ئەو بە مێژووکردنی شتەکان هەر بمێنن اینجا قۆناغە جیاوازەکان تێپەڕیوە. ئێستا کە تاچی کوردێکێکە لەوانەی کە بەڕاستی هەمیشە لەگەڵ کتێب دۆستە و هەمیشە کتێبە خوێنێتەوە دڵخۆشی بە ئامارەکان کاگیاران جان دڵخۆشی بۆ ئامارانی کە گەنجەکان ڕۆکەنە خوێندنەوەی کتێب ئەزانی چۆنە قوربان سەبارەت بە مەسلەی دڵخۆش گەشتبینی یان ڕەشببینی بابەتەکەونێ بابەتەکەوێت تۆ هەمیشە لە هەر زروفێکە بێت دۆخەکە بخوێنەوە بزانی زانی ئەتۆ لەو دۆخەدا بە من نمونەیەکت پێ بڵێم خوێنەران کە ئەوانی کە با بڵێم لە تەمەنی 40 ساڵی بەرەوسەرون زۆر جارەمە لە کتێبخانە گوێمان لێ دەبێت دەڵێ بەهۆی هەندێک بارودۆخی ناوچەی کە ڕوویاندا بۆ نمونە کۆڕەوەکە و ئەنفال و کۆمەڵێک ئەو ڕووداوە ناخۆشانێکە بەسەر کوردهاتون کتێبخانەیان لە دەستداوە یعنی هەردەم ماڵی کوردی کتێبی تێدا بووە جێڕانەوەی تێدا بووە وێنەی تێدا بووە شتی هوەری تێدا بوو بەڵام لە دەست دراون دووبارە بنیادرانەوە ئەو نەوە تازانێکە ئێستاکەژێن هەمیشە دۆستن لەگەڵ کتێب من ڕازگۆ بم لەگەڵت هەمیشە گەشتبین بوومە بە زۆربوونی ڕێژەی خوێنەر لە بەرۆی دەبینین ئێمە ڕۆژانە دەبینین خەڵکی نوێی نوێ دێنە ناو بواری خوێندنەوە اینجا هەریەکە و بە شێوازێک و بە هۆکارێک کاگیاران ئەوانی کە خوێنەری باشی کتێبن هەمیشە حەزیان لە قاوە خواردنەوەیە تۆ یەکێکی لەوانە بابەتی قاوە لەبەرەوەی بابەتەکە علاقەی بە ئارامکردنەوەی جستە و مێشکەوە هەیە ئەم لە قاوە لە چاو لە شتی دیکەش کافاینێ ئەو کافاینە ئارامیەکت پێدەدا کە زیاتر تحملت هەبێ لەگەڵ قاوەیەکە بۆێرمڵاترەوە زۆر باشە من لە بەیانەوە چاوەڕێ بووم مامستا ئێستا بەخۆمان ئەزانین لە ناو کۆمەڵگادا لە هەموو وڵاتەکان تەکنەلۆژیا دەستی بەسەرداگرتووە تا چەند تەکنەلۆژیا بۆتە هۆ ئەوەی کە خوێنەرانی کتێب کەم ببنەوە تەکنەلۆژیا بۆتە هۆکارێک ئەوە کە خوێنەری کتێب زیاد ببن بەڵێ چۆن مامستا چۆن سیرکە پێشتر با من نمونەیەکی کاری خۆمان پێ بڵێمە لە ناوەندی ڕۆشنبیری مەموزین ئەگەر لە ساڵی هەفتاکان کارمان بکردووە کتێبێکمان لە نووسەرێک یان وەرجێڕێک وەردەگرت کتێبەکەمان دەنارد بۆ چاپ کتێبەکە دەهاتەوە کتێبخانە ئیتر زۆر سپاس کتێبەکە دەهاتەوە ئیتر لە ڕێگای زارە و زار ینی لە ڕێگای دەماودەم کتێب زانیاریەکان دەبیسترە کە کتێبی فڵانکە نووسەر چاپکە بەڵام ئێستا من کتێبێک لەگەڵ گرێبەستکردن لەگەڵ نووسەرەکەدا ئەتوانم پەخشی بکەم لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگای ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە
قۆناغەکان اینجا دیزاین کراوە اینجا کتێبەکە چۆتە چاپخان اینجا کە کتێبەکە دێتەوە ئێمە خوێنەرانی ڕۆژهەڵات و خوێنەری ئەوروپا خوێنەرێکە لە کەنەدا یەک لە ئوسترالیا یەک لە باشوورە یەک لە مەهابادا ئاگادارن کە ناوەندی ڕۆشنبیری مەمزوونە کتێبەی چاپ کردووە ئەوە یەکێکە لە خاڵە ئەرێنیەکان بۆ کتێب کە من جوگرافیای زانیاریەکانم فراوانتر کردووە مامساوە ئاسانکاریە مەسەلەن ئێستا تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵاتیەکان گەنجان زۆر بەکارێنن زۆربەی کاتەکان لەگەڵ مەسەلەن تۆڵە کۆمەڵاتیەکان بەسەری ئەبن من مەبەستەکەم ئەوە بوو ئەوەی ئەو کاتەی بوو ئەوەی دانراوە بۆ کتێب دانراوە زانی چۆن ئێمە ڕۆژانە دەیبینین گەنجێک دێت تەمەنی 16 ساڵ 17 ساڵە دێتن مۆبایلەکەی لە دەستە ئەڵێ ئەو کتێبە هەیە چۆن ڕستەیەکی کتێبێک کە بۆ منە جەنابەت خوێندوتەوە بەدڵت بۆ بۆ منە دێرێکی هێمن مکریانی بەدڵت بۆ دیوانەکەیان گۆرانیان مام هەژار مکریانی لە فەیسبوکەکەی خۆت دایدنی جوانە ئەو گەنجەکەی خوێنێتەوە جوانە بە دوای سەرچاوەکەی ئاگەڕێ سەرچاوەکەی ئەوەیە کە دەبینێت دیوانێکی مام هەژارە ئۆکەی دێتە کتێبخانەکەڵت دیوانی هەژار هەیە ینی لە ڕێگەی ئەو ڕستەی تۆ کە دادناوە دێ بە دیوانە کاکڕێ دوایی دەچێتە ناو دنیای ئەو شاعیرەوە کە دەچێتە ناو دنیا شاعیرە شتی جوانتر شتی بەچێشتر شتی ئەوەی کە دڵی ئەو دەیخوازێ ئەوە دەبینێ و ئەوە یەکەم دەرگایە کە ئەو تاکە لە ڕێگای بەکارهێنانی وشێش تۆ دێتەوە ناو جیهانی خوێندنە ئەوە بە بەردەوامە شتێ ڕوودەدا باشە کاگیاران باسی تەمەەن 16 ساڵ و 7 ساڵ و ئەوانت کرد ئێوە بوو خۆتان لەو جێگەی خۆتان کاتێک کەسێک داوای کتێبێک ئەکات تا چەندێک ڕێنماییانەکەن کە ئەو کتێبەی ئەو داوای ئەکات جارێ زووە لەوانەیە بەرە و ئاقارێکی خراپی بەرێ سەمن بۆ خۆی کاتی خۆی جۆرێک کتێب هەبوو نامەوێت لێرەوە ناوی بهێنم ئەو کتێبم خوێندەوە کاریگەریکی زۆر خراپی لەسەر من کرد لەبەرچی لەبەرەوەی کە تەمەنی خوێندنەوەی ئەو کتێبەم نەبوو ئێوە بۆ خۆتان هەمووشە هاوکاری گەنجێگەکەن ینی کە ئاگاداری بکەنەوە لە خراپی ئەو کتێبە بۆ ئەو تەمەنەی ئەو کە تەقەبولی ناکە چکە لە تەمەنی خۆیانە بێ پێم وابێ بەرەو ئاقارێکی خراپیە بە هەندێک کتێب زانی چۆن ئێمە بە ئەو شەی خراپەکە لا ببین لەبەرێ هەموو کتێبێک باشن ئاقارێکی خراپیە نەک ئەوەی کە کتێبەکە خراپ بێ ئەزانی چۆن بابەتی مەسلەی خوێندنەوەی کتێب وەکو بابەتی هەندێک جۆری خواردنەوە کە هەموو کەسێک کە خواردنێکی نوێی تاقیەکەتەوە گۆڕانکاریەک بەسەر جستەیە دێت دوڵام دووەم جار و سێم جوار ئەو گۆڕانکاریە ڕوونادا لەبەرەوەی جستی تۆ ئەزمموی ئەو شتەیەکە کتێبی ژوایە ئەتۆ لە چێوە ئەزمونونەکە ئێمە لە کتێبخانەی مەموزین زۆنێکمان دروست کردووە بە تیم کارەکەن بۆ نمونە هەر من نیم ئەو تیمێکە لەگەڵ من هاوکارەکانم بە سەدان جارە شتە ڕووداوە گەنجێک لاوێک دێتە کتێبخانە ئەڵێ من یەکەم جارمە کتێبە خوێنموێ دەست بە خوێندنەوە بکەم لێرە ئەرکێکی ئەخلاقی دەکەوێتە سەر من ڕێک بەبەسمەوە ئۆکەی ئایا من بەڵێ ئێمە پێڵێن چیت خوێندۆتەوە پێشتر ئەوە لە چیەوە دەستت پێ کردووە یان بۆ نمونە حەزەکەی لە چیەوە دەست حەزی تۆ چییە ئەڵێ چۆن ئەڵێ ئێمە لە لای خۆمان داماناوە لە چیرۆک و ڕۆمانەوە دەست پێکە بۆ نوێن بەس جیهانی ڕۆمان ئێستا کە دابش بووە بۆ نوێ ڕۆمانی سیاسی هەیە ڕۆمانی مێژوویت هەیە ڕۆمانی پەروەردەیت هەیە ڕۆمانی کۆمەڵێک شت هەیە بۆ نمونە ئەو گەنجە حەزەکە حەزی لە وەرزشە ڕۆمانێک ئەدۆزینەوە کە کاراکتەرێکی وەرزشی بێ یەکێک لە قۆناغەکانی ژیانیان ئەو نووسەرە لەسەر کاراکتەرێکی وەرزشی ڕۆمانێکی نووسیوە کەواتە ئەتۆ سەرنجی ئەو خوێنەرە ڕائچێکی بۆ دنیای خوێندنەوە کازانەیە حەزەکەی ئەو لە ناو جیهانی کتێبدا هەیە اینجا بۆ هەر خوێنەرێک ئاوە بەڵێ ئێمە هەبووە هاتووە گەنجێکی 16 ساڵ وشێ جملەیەک یا ڕستەیەکی نیچە هایدگەر ئیمانیۆڵ کانت ئەلبەرت کامۆ هەر کەسێک لە بینیوێتی کە دێ ئەڵێ کاکە ئەو کتێبەمەوێ ئەوە لە کام کتێبی ئەڵێن لەو کتێبێ ئەڵێ ئەو کتێبم ئەڵێم کاکە جان ئەو کتێبە ئەو جملە کە لێ دەرهاتووە جوانە بەڵام بۆ تەمەنی تۆ بۆ ئێستای تۆ پێت هەزم ناکرێ و خۆت گوتنێ ڕەنگە بە ئاقارێکی دیکە دابڕۆیان هەندێک جار لە هەندێک کتێبی ئاینی کە کتێبەکەی ئەدەیتێ هەندێک نووسەرکە حەز ناکەم ناوەکەی بڵم ئەو بە جۆرێک تەفسیری ئاەتێکی کردویان تەفسیری حەدیثێکی کردویان ئیشتیادی لەسەر شتێک کردو بۆ ئەو گەنجە ڕەنگە بە ئاقارێکی خراپیدا بڕۆ لێرە لەگەڵتم بۆیە ئەبێ
هەمیشە گوتومە کتێبخانە وەکو دەرمانخانە وایە تۆ بۆ حەبێکی ژانە سەر دێشێ من حەبێکی دیکە بدەمە تۆ سایدیفێکتەکەی زۆر خراپ دەبێت ینی اینجا حەبەکە لەوانەیە چارەسەری بێ بەڵام گۆڕینی ئایدیای ئینسان زۆر قورسە دواتر زیانت پێ مەبدەەکە زۆر قورسە یانێ ما هەمومان لە ژینگەیەک لە خێزانی خۆمانەوە لە ژینگەیەک پەروەردەکراوین بە جۆرێک پەروەردەکراوین سیرمان کردە بۆ نمونە دایک و باوکەکە لەسەر چ مەزەبێکن لەسەر چ ئاینێکن ئیتر ئەو منداڵە لەسەر ئەو خەتاڕوە بۆ نمونە تو بە کەسێکی 18 ساڵی برێ وەرە ئاینەکەت بگۆڕە وەرە لایەنە نەتەوەیەکەیت بگۆڕ زۆر قورسە کەس ناتوانێت قەنەعەت بەو سێمان بێنی بڕەوەرە کورد مەبە تورک ببە تەنەزول ناکەی بۆ شتێ بۆ لەبەرەوەی بە کوردی لەدایک بووی بە کوردی گەورە بووی بە کوردی بیرت کردوێتەوە بە کوردی ژیاوی زۆر قورس نەقورسە هەر ناکرێ ئەوەیە تۆ کە بین نەتەوەکەی خۆت بگۆڕی ڕاستەکەی بابەتی کتێب ئاوایە بۆ نمونە ئێمە وەکو دەرمانخانە مامەڵە دەکەین لادان بۆ ئێمە بەڕاستی زۆر قورس دەبێتن بە هەستیاری و کتێب هەڵدەبێت مامۆستا بەدەم قاوەوە پرسیارێکی ترت لێ بکەم فەرموو ئەگەر قاوەکەت بخۆیتەوە کامە کتێب جۆری کتێب زیاتر دەخوێنرێتەوە و لە هەمان کاتدا کامە چین زۆرتر کتێب دەخوێنێتەوە ئۆکەی چینی گەنج کتێب زۆرتر دەخوێنێتەوە کتێب زۆرتر دەخوێنێتەوە تەکنەلۆژیا زۆرتر بەکاردێنێ هەموو شتەکان گەنج زۆرتر ئەوە دەکەن ئێستاشی لەگەڵدا بێ گەنجەکان زۆرتر کتێب دەخوێنەوە بە تەمەنەکان تقریبەن هەکبیان پڕترە وەک لە گەنجەکان ینی گەنج مەجبورە کە کتێب بخوێنێتەوە تا حەدێک ئەگەر ئەزانی دەگەڕێن بۆ یەک دووشت یەکەمیان ئەوەی گەنج لە قۆناغەکانی خوێندندا بەبەر هەندێک زانیاری بۆ منە لە لاوێک لە قوتابی زانکۆیە لە با بڵێم منهەجەکەی خۆش شتێکی بەبەرچاو دەکەی سەرنجی ڕاکێشێ بە دوایدا دەچێ بەڵام بوو با بڵێم ئەوانی کە تەمەنێکیان کردووە خۆی یەکلایی کردوتەوە ینی بۆ منە کەسێک تەمەنی 45 ساڵە ئەزمموی خوێندنەوە هەیە بابەتی ئەدەبی گرتووە ئیتر زۆرتر بەس بەداشتی ئەدەبی دەگەڕێ بەڵام گەنجەکە نا دێکتێبی وەرزشیە خوێنێتەوە ئەدەبیە خوێنێتەوە مێژویە خوێنێتەوە سیاسی پێدانی مرۆی دەخوێنێتەوە پێدان فەلسەفیە خوێنێتەوە بەڵام ئەتۆ کە هەر ئەو گەنجەش کە چوە ناو ئەزمموی ینی چوە ناو تەمەنێکی دیکە ئیتر وردە خۆی یەکلای ئەکاتەوە بۆ بابەتێکی دیاری کرا بۆی کە چی زۆرتر دەخوێنێتەوە دەخوێندرێتەوە بابەتی ڕۆمان زۆرتر دەخوێندرێتەوە لەبەرەوەی ڕۆمان هەمیشە گوتومە ڕۆمان هەموو ژانرەکانی تێدایە توان لە ڕۆمانێکەوە دەمەوێت مەسەەن کۆچە ئامۆژگاری تۆ لەوانە ئێستا گەنجێک سەیری ئێمە بکەیان هەر تەمەنێک بیاوێت دەست بە خوێندنەوەی کتێب بکاتن تۆ چ ئامۆژگاریەکە ئەەکەی وە پێشنیاری کامە کتێب جۆری کتێبی بۆ ئەەکەیکە بخوێنێتەوە شتێک کە زۆر گرینگە بۆ کتێب ئەتۆ دەچێت دوکانێکی جلوبەرە هەمیشە چاوت لەوێ کوواڵەتێکی لە خواردن لە جلوبەرەك لە ئەو شتانێکە پەیوەندیان بە ژانی خۆتەوە حەز دەکەی کە شتەکە کوواڵەتی هەبێ هیوادارم ینی من هەمیشە ئەوم گوتووە من باسی ئەوشم کردێمە کە زۆنێکمان کردو زۆر جار کتێبەکە کە بۆ کەسێک ئەڵەبژێنی ئەڵێن بڕۆ لەسەر ئەو کورسی و مێزەدانیشە بخۆت قاوەیەک یان ئاوێکیشی توانی داوا بکەی دە 15 لاپەڕ بخوێنە بزانە لەگەڵ ئەوەی تۆدا لەگەڵ بیرکردنەوەی تۆدا دێتەوە من ڕێنمایی ئەو کەسانەکەم ئەگەر چوونە هەر کتێبخانەیەک یان ئەوە تێ ئەو تەکنۆلۆژیایی لەبەردەستە اینجا گوگڵا فەیسبوک هەر شتێکە ڕیسێرچ بکە بۆ ئەو کتێبە نووسەرەکە بناسە کتێبەکە هەیە بۆ منە بە PDF هەیە بەشێکی دانراوە شتێکی لێ بخوێنەوە ینی لە خۆتەوە بەبێ ڕاوێشکردن بەبێ زانیاری پێشەچی کتێبەکە مەقڕە بەهۆی کاریگەری لەوانەیە هەندێک پۆست یان هەندێک خەڵکی دیکە نا گەڕانێک بکە بە دوای ئەو کتێبەدا ئەو کاتە توانی بەنی پارەکەت و کاتەکەت بە خەسار ناچێت بۆی کە بۆ کتێبە سەرفی کاگیاران بەڕاستی لەزەتم لە قسەکانە بینی دووبارە بەخێر بیت سپاس بۆ قسەکانت بۆ ئامادە بوو زۆر سپاس مامۆستا کورتگەلمەدا بووی دووبارە بەیانیتان باش زۆر سپاس دێرین لە گوندێکی ڕۆژەڵات لە ناوچەی هەورامانی خاتوونێک هەیە ئەم خاتونە بۆ 12 ساڵێکە بێ کە مێردەکەی وەفاتی کردووە هەرچەندە ئێستا چۆتە تەمەنەوە بەڵام کۆڵینەوە نایەوە لە ماوەی ئەم 12 ساڵەیە باخێشانەیە لە تەنیشتی دار گوێزەکانەوە داری زەیتونی چاندووە ئەم دار زەیتونانە بۆ خۆی بۆتە باعیسیەوەی کە معیشەتی ژیانی بەباشی بەڕێ بکە
سەرڕای هەڵکشانی تەمەنی لە کاتی دوورینەوەی وەرزی کوشت و کاڵ و ئەوانەیە بۆ خۆی بەدەستی خۆی زەیتونەکان ئەوەرێنێت و دواتری ژەیکاتە ترشیات و بە خەڵکی دەفرۆشێتەوە. فاتمە منەوە باوانەکەم خەڵکی کۆمەرم 55 ساڵاتێک مەهێروێ 55 ساڵە بۆ 55 ساڵەوام لە هێروە دوای ئەوێ ئەمە دەوری 40 ساڵێکە ئەو شومە بووە ساقیەوە فەوتیاغێ ئەمرگە ئەم باخەنەوە خۆم دەرم هاوڕێ کە شاوەرزی هاتە زەیتونەکەی هاوڕۆ خۆشم هەنارەکەم تێنیاغن هەر باخێکمان بوو لەو خواری و زمانێ ئەو پیاگیمانە ئیتر ئەم باخە خۆم دەرم هاوڕێم باخە زەیتونە ئیتر وەڵا ئەمە دەوری 12 ساڵ هاتکە سەمەرە هەم زەیتون هەم هەنار ئیتر بەرداشتێکین وەڵا هەنارەکەی فرۆشین زەیتونەکەی فرۆشین لە بەهارە ئەیکێڵین و گۆلوشتەکەی خازەکەین و تراکتورێنین ئەیکێڵین و ئاویاریەکەین حتا پاییزێ ئیتر ئەم مانگی پاییزێ دووهەم مانگی پاییزێ سەمەرەکەی ئەڕنین هەنار و مەنارەکەی ئەڕن مشتری تێ لەغا هەنارەکەی وا ئەیفرۆشێ زەیتونەکەی ئیسە فەسڵیەسی ئیسە فەسڵی سەوزیەکەیە ڕەشەکەیچ دوو مانگ پاییز بڕوا ئاخری پاییز ڕەشەکەی ئەچنین و ئەیوەین بۆ ڕۆن خۆمە ڕۆمەقەیەم زەیتونانەوە ئەیکەن و دەسارەوە مەسەر و پڕیەکەم و ئەیدەمە خوار هەروە گرێزدایە کێشمە خوار خۆم ناتۆن کەس نییە لێم بگرێ خۆم تەنیا وەڵا زەیتونەکە خۆمان ئەیکەنوە ترشی سەوزیەکەی کەنوە ترشی لە وای چۆ ئەی فرۆشین مردم تێ مشتری وە سەوزیە وە دوای چار ڕەشەوێ ڕەشەکەی چی ئەچنینەوە ئەیکەنەوە دەوری 450 کیلۆیە ئەیوەن یا بۆ کرن یا بۆ شماڵ ئەیکەنوە ڕۆنەکەی شتێرین و لەغا ئەیفرۆشین مشتری هەیە هەتا ئاوامە هەر حەزەکەم ئاوا خۆم بڕۆم خۆم بەرداشتی بکەم زەحمەتەکەی خۆم ئیتر لێورای چ خواگەن مەیلی خۆیەتی ئەگەر تا سالمم هەر حەزەکەم ڕەزام بۆم کاریە دێرین چەند جوانە ینی خاتونێکی کورد بەو جۆرە لە دوای نەمانی مێردەکەی یاخود شووەکەیەوە کۆڵ نەیا و ئەو هەموو کارە زەحمەتە بکا بۆ ئەوەی کە معیشەتی ژیانی خۆی ئافرەتان هەمیشە بەوە ناسراون کە هەر پەنجەیەکیان هوەرێکە ئەوەی جێگای سەرنج بوو کە دوای هاوسەرەکەی کۆڵی نەداوە دەستیشی لەبەر کەس نەگرتووە بۆ ئەوەی یارمەتی دەن خۆی مناڵەکانی بەخێو کردووە و خۆشی ژیانی خۆی بەخێو کردووە بەو تەمەنەوە هەر لە مێژووشیان ئەگەر بگەڕیتەوە شانبەشانی پیاوان ئافرەتانی هەرێمی کوردستان خاوەنی چەندین دەستکەوتی زۆر گرنگن بەڕاستی بەڵێ پەیامی جگەرگۆشەکان پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگە و بە هاوبەشی وەزارەتی پەروەردە و پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت. پرۆژەکە پێشبڕکەیەکی وێنەکێشانە لە نێوان قوتابی قۆناغی سەرەتای هەرێمی کوردستان مناڵان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە دەتوانن گزارش لە بیرۆکەی خۆیان بکەن. بۆ ئەم ساڵیش 50 قوتابی تابلوەکانیان هەڵبژێدرا و لە ناو پەرلەمانی کوردستان هەڵوەستراون. من محەممەد مەهدی پەیامی دەستگایەکم پێیە. پرۆژەی پەیامی جگەرگۆشەکان بە خەڵاتکردنیان کۆتایی هات. 50 قوتابی لە کۆی 1901 قوتابی هەڵبژێردران کە تابلۆکانیان نایاب بوون. هەر قوتابیەک تابلۆیەکی کێشاوە کە داهاتووی خۆی تیایدا دەبینێت. ناوم ئاەن زارە بە شارنازی و کشە کوردێک هەڵەبجەیم لە مەکتەبی جنیۆری نەحکومەیی هاتووم من لە پۆلی چوارم و من دەستخۆشی لە دەستگای ڕوانگاکەم کە منیان هەڵبژاردووە و من ئەمەیە لە داهاتوودا ببم بە پزیشکێکی خۆرات لە هەڵەبجە و خۆراکەکانم بنێرم بۆ دەرەوەی وڵات تامی خواردنەکانی ئەم نیشتیمانی من بکەن تاوەکو بزانن چۆنیە. حەزم لە بیناسازی بوو ئاواتی مناڵیمە و حەزی شەکەم کە گەورە بووم ئەو ئاواتە ئەهێنمەدی ئیشەڵڵا
و بەرە پەرە بە خوێندنەکەم ئەدەم. من لە داهاتوەمە بم بە پزیشکە ئەمەوێ خزمەتی وڵاتەکەم کەم و چارەسەریان کەم. ئەمە پرۆژەی ساڵانەی دەستگای ڕوانگەیە و بۆ ساڵی سێمە ئەنجام دەدرێت و منداڵان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشداری دەکەن. ئێمە دەمانەوێت نەوەی داهاتوو پێشڕەویمان بکەن لە ئێستا و ببنە سەرکردا بۆی کە بتوانن ئەو توانایانی کە پێویستیان پێێتی لە 25 ساڵی داهاتوو با بڵین یاخود لە چەند ساڵی داهاتووە لە ئێستا ئێمە بتوانین ئاشنایان بکەین و فێریان بکەین چۆن بیرکردنەوەی داهێنەرانەوە ڕخنەگرانیان هەبێ خۆیان بیر لە داهاتوی خۆیان بکەنەوە نەک ئێمە یان کەسانی دیکە داهاتویان بۆ داڕێژن. پرۆژەکە بە هاوبەشی لەگەڵ پەرلەمانی کوردستان و وەزارەتی پەروەردە ئەنجام درراوە بۆیە تابلۆکان بە شوێنێکی دیاریکراوی پەرلەمانی کوردستان هەڵواسراوە. شەیمە بایس کوردستان 24 گەنجەکانمان چەندە دەستڕەنگینن تابلۆیەکانیان لە پەرلەمان هەڵواسراوە ئەمە جێگای دەستخۆشیە. ئەو منداڵانە هەمیشە با بڵین لە هەرێمی کوردستانە دەرفەت هەر لە منداڵی و ڕەخسێنرێت تاوەکو تەمەنی گەنج ئەوەی کە ئەبێتە گەنج ئەمەش پێم وابێ بۆ ئەو منداڵە بەهرەمەندانە ئەبێتە بناغەیەکی زۆر باش لەم کاتێ. شاکار با دەست بە تەوەری دووەممان بکەین تەوەری دووەممان لەسەر ڕاپە یاخود بڵێن پۆپ هونەری بەڵێ بۆ ئەمە بۆ ئەمە بەستەش میوانزاری ئارمان ئەشقی و هەروەها ئاریۆس ئاریمان کردو هەردووکتان زۆر بەخێر بن دۆسپاس کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون. کاگەرمان ئەتوانی باگراوندێکی خۆتمان بۆ باسکەی؟ من ئارمان ناسرااو بە ئاروبی واتە ستەیج نەیمەکەم ئاروبیە نزیکەی 12 بۆ 13 ساڵە بێ ڕاپەکەم و حەزەکەم خزمەتی هونەری کوردی بکەم بۆیە بە شێوەی ڕاپ حەزەکەم کە شێوازێکی نوێ لە ناو کووردا نەبووە ویستومە بەم شێوازە خزمەتی ئەم هونەرە بکەم ئیتر هیوادارم خزمەتێکم کرد. ئەرزگان تۆ ئەگەر بە کورتی باسێکی خۆتمان بۆ بکەیت و خۆت بە بینەران بناسێنی. ئەم کاتتان باش من ئاریۆس خۆی ڕاستەکەی من و ئاروبی زۆر دەمێکی شەیەکترە ناسین ئەو کاتە لە عالەمی ڕاپە ئیشمە کرد گۆرانی مەنووسی ڕاپ بەس ئەو کاتە بە زمانی ئینگلیزی زیاتر گۆرانی مەنووسی بەڵام دواتر ستایلم بە پێی کات گۆڕا لەگەڵەوەی کە خۆشم شکڵم گۆڕا و گەورەتر بووم و ئینشاڵڵا گەورەتریشە بم ستایلم ئێستا زیاتر بەرەو ستایلی میوزیکی ڕۆک و فەنکە ڕوات. کاگەرمان هونەری ڕاپ با بڵین لە ماوەکانی ڕابردووە لە هەرێمی کوردستانە یعنی خەریب و زۆر زۆر تەشەنەی ئەکرد بەڵام بە حکمێکە خۆت لە مەجالەکەی باشتر ئەزانیت ستۆپێکی کرد ئێستا ئەو هونەری کە تۆ ئەیکەی ینی تەسەور ئەەکەی بتوانی بۆ هەمیشەی جێگەی خۆت لە ناو خەڵکا بکەیتەوە؟ وەڵڵاهی جا هەستەکەم وابوو ستۆپێکی کرد ماوەیەک بوو بەڵام ئێستا لەم ماوەی خاستن 2-3 ساڵە بێ زۆر زۆر ڕاپەر دەستیان بەم کارە کردووە زۆر کەس هەستاوە بە ئیشی زۆر زۆر جوانەکەن کاری زۆر جوانەکەن و تۆزە جمهوری پەیدا کردووە بۆ خۆی هەر کەسە و تۆزە جمهوری هەیە گوێ لەو ئەگرێ حەزی لەو ستایلە حەزی لە ستایلی ئەو ڕاپەرەیە ئەو ڕاپەرەیە هەستەکەم بە دڵنیایی و هەستەکەم بەردەوامە بێ هەستەکەم سەر دەکەوێت هەستەکەم هێشتان هەر زۆر بڵاو نەبووەوە لێرە بەڵام کە بڵاو بۆەوە دڵنیام خاستن ئەو جیلەی ئێستا کە گەورە ئەبێ بە دڵنیایەوە هەستەکەم ئەمینێ و سەرەکەوێت. ئاروبی مێژووی ڕاپ کەی بوو هاتە ناو کوردستانەوە؟ ساڵەکەی 2005-2006 ئەو کاتە گروپێک هەبوو بە ناوی پلانبی کە ڕاپیانە کرد یەکەم گروپ بوون کە دەستیان بە ڕاپ کرد لە کوردستان و پاشەوان گروپی تر هاتوو گەنجی تر دەستیان بەم کارە کرد بەڵام 2005 بوو بەڵێ بەتاوی 2005 دێرین با پرسیارە لە ئاریۆس بکەم کاگە ئاریۆس لەگەڵ ئەو هونەری کە ئێوە هەڵتان بژاردووە ئەگەر بێت و بۆ نمونە ئالەتێکی شەرقی واتە بە زمانەکەی خۆمان سونەتی لەگەڵ ئالەتێکی غەربیە تێکەڵکەن وەکو ئەو بێز گیتار و گیتاری کارەبای و ئەوانە هەز ناکەی ینی بۆ گوێی خەڵکی ئەمە خۆشتر بێت چکە ئێمە زیاتر ستایلمان سونەتیە گوێگرتنمان وەڵای ڕاستەکەی هەستەکەم ئێستا خۆی هونەرمەند هەیە خەریکی ئەوەیە کە ستایلی ئەزنەبی تێکەڵی ستایلی کوردیە کاتەوە ئێستا بۆ نمونە نمونەیەکی کە
حالیان بیرم بێ بامان فەرەجی ئەگەر بیناسن بەفجی گۆرانیەکانی حەسەن زیرەکەێنێتەوە گۆرانیەکانی ئەم گۆرانی بێژە ڕەسەنانەیەنێتەوە ستێکەڵی ستایلی ئەوروپیەکە بۆ ئیکە بۆن منە جیلی تازە گوێ لەم بەس جوانیشان لە گوێ زۆر خۆشیێتە ئیتر هەیە زۆر هەیە و خۆشم ڕاستێکی مەسەن بۆ منە کە میوزیک دروستەکەم بەمە خیرانە زۆر چوومەتە قایفێ ئەوەی کە مەقامە کوردیەکان و مەقامە عەرەبیەکان بەکاربێنمەوە لەبەرەوەی کە تامێکی هەیە کە ینی زۆر تایبەتە ڕاستێکی بەلامەوە. ئارمان جیازی فریستایل چییە لەگەڵ هوەرەکانی تر با بڵێم ئەم پرسیارە بۆ هەردووکتانجا وڵی خۆی فریستایل لە ڕاپە ئەوەیە کە تۆ یەکسەر فریستایلەکەی بۆ نمونە بێ ئەوەی شتێکت نووسی بێ کەسێ یەکسەر بۆ نمونە وشەیەکت باتێت تۆ یەکسەر فریستایلی بکەین ینی بێەوەی شتێکت نووسی بێ بێەوەی ئامادەکاریت کرد بێ ئەبێ بە فریستایل لە ڕاپە ئەوەیە نمونەیەکەیەکە دانیشتوین لەگەڵ دەرین خان وا دووبارە خۆشم دەوێت دەرین گیان ئەمەش کاکە شاکارە ئەمەش کاکە ئاریۆسە خەریکە بی دەژەنێ دەرین خان لە تەنیشمەوە جوان پێدەکەنێ شتێکی ئەوە یەکسەر بێوی بینوسی یەکسەر پێشکەشیکەی نزیکە نەبند و بەس بەخۆش هەکار ینی شتێکی ها ئەوە نییە نۆرماڵ نییە تو یەکسەر قسەت بۆ بێت و بیکەیت و بیڕیت و بەهرەیە ینی ئێستا بەندبێش بۆ نمونە هەموو کەس ناتوانێت ینی بند بڵێت ینی تۆ نیم ساعت کابرا گۆرانیت بۆڵێ ینی مەگەر هوەر نەبێت چییە ینی وڵا دەست خۆشتانەکەم بەڵام تەمرینێکی زۆری ئەوێ یعنی زۆر ئاسان ناگەیت بەو شتە بۆی یەکسەر هەر وشێکت بێوێ بیکەیتە ڕایم و بیکەیتە قافیەت تەمرینێکی زۆری ئەوێ ماندووبوونێکی زۆر زۆریەوە بەڕاستی کاگەرمان نتوانێت لەگەڵ ئاریۆس بەرهەمێکمان وەڵاهی جا من دوێنێ ئاگادار کرامەوە کە ئەمڕۆ میوانە بملایەوە قبوڵمانە لەگەڵ کاکە ئاریۆسا پێش ئێستا تۆزە خەریکی شتێک بووین شتێکمان دروست کردومنی شەر شتێکم وانووسی تریوادارم بە دڵتان بێ یا پێویستان پێ دەبێت بەس کاگەرمان ئەبێ پێت بێ بۆ برادرانی کۆنتترۆڵەوێنەوە کوردستان 24 یەکەمینی جیهانە پڕ لە بەرنامی جوان بێژەری بەتوانە کاکە ئاریۆسە ئێستا وابی دەژەنێ دەرین خان دانیشتووە و جوان پێدەکەنێ بەیانی 24 خاوەنی مێژووە کاری جوانە هەمیشە بەرنمێکی زیندووە بەیانیتان باش دەی هەستن لە خەو ئارۆ لەسەر 24 ئێستا دەخوێنێ هەر وەکوکە و ڕۆژێکی تایبەتە لەگەڵم ستافە جوانە ئەوانەی پشکامێرا شەر هەمووی چاوانە کوردستان وڵاتی خۆمە بە هیچ شوێنێ ناگۆرمەوە ڕۆژێ دادێ سەر دەکەوم هەموو هەڵێ دەخۆزمەوە تا ئەو ڕۆژەی دەیبینین وڵاتێکی سەر بەخۆین بەیەکەوە دەست لە ناو دەست بۆ پێشەوە دەڕۆین بەیەکەوە دەست لە ناو دەست بۆ پێشەوە دەڕۆین دالیبردنەکەیتانیمان لە پێش دەرکا ئیتر نووسیمان ئەوەندە دالیبردنەکەی شاکار باشە کاگە ئەرمان هەوڵتان ناوە کۆنسێرت ساس بکەن بە دڵنیاییوە ئێمە من لەگەڵ چەند ڕاپەرێکا قسەم کردووە لە سلێمانی لە دهۆک تەقسەکانە تاواکی با دوو قاوە بێنم ئۆکەی لە سلێمانی لە دهۆک بۆ نمونە لە سلێمانی کاکە ئاریۆسی ژەیناسێ کاکە ژیا ڕاپەرێکی زۆر بەتوانایە سێرەکەی سەلام ڕاپەرێکی زۆر بەتوانایە لە دهۆک سیزمۆ هەیە کە ڕاپەرێکی زۆر زۆر بەتوانایە ئیتر قسەمان کردووە کە بەتەماین لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک تۆرێک بکەین کە نزیکەی 4-5 ڕاپەرێکە بین ئیتر لە بواری جێبەجێکردنایە ئەبێ سەختە تا هەموو ڕاپەرەکان ڕازی ئەەکەی بە شێوازێکە خۆیان نەیانەوێ و بەم شێوازە ئیتر وا کاری لەسەرەکەین وەڵڵاهی چونکە ئەمانەوێ خەڵک بۆ هیپۆپی کوردی ڕابکێشین بۆ ڕاپی کوردی ڕابکێشین پێمان باشە یەکەم جار بە فری بکەین بۆی زیاتر خەڵک بزانێ ئێمە خەریکی چین دواتر من شاکاریش دەچینان شاکار هێواش شێواش پارەکەش ئاریۆس ئەمە سەرنجی ڕاکێشام چۆن فێر بووی وەڵی خۆم فێر کرد ڕاستیەکەی چیرۆکەکە بە بڕوا بەخۆبوونەوە ها وەڵی من عادەتەن ڕاستێکی کە مەسان هەتاوکو گەورە بووم زۆر باوەڕم بەخۆم نەبووە بەڵام تاکەشت بوو کە یەکەم جار دەستکاریم کرد و وردە وردە کە فێرە بووم باوەڕم بەخۆمە بوو زیاتر باوەڕی بەخۆم یا باشە کاک ئاریۆس ینی تۆ با بڵێن سەماعید لەو ئالەتەیان
بە نۆتە فێر بووی بە ئاکادیمی فێر ڕاستیەکەی وەڵام من پێشەوەی کە ئەمەش عزفکەم هەنێ ئیشی میوزیکما کرد مەسەن میوزیکم دروستەکە لەسەر کۆمپیوتەرەکەم بۆ نمونەوەی کە ئێستا پیشانمانان ئەمە میوزیکە خۆم پێش بەرنامەکە حازرم کرد تۆزای ئیشی میوزیکما کرد یعنی تۆزێک فکرەی ئەکادمیم هەبوو کە چوومە سەر گیتارەکە ئەوەنە وەختم پێ نەچوو کە تاوەکو تێگەیشتم چۆن عزفەکرێت و تێگەیشتم نۆتەکان چین و هیتر وردە ئەو معلوماتی کە پێشتر کۆم کردبەوە هێنامە سەر گیتارەکە. کاگاریۆس باسێکی بەرهەمە تازەکەتمان بۆ بکە دواتری ژەگەر گونجا پێشکەشیشمان بەسەرچاو بۆنە گۆنایکی تازەم هەیە بە ناوی ئەفرم کە ڕاستەکەی وا مانگە کە دوو مانگە ئەمەوێت بڵاوی کەمەوە بەڵام هەنێ شت ڕێک نەکەوتووە تاوەکو ئێستا گۆرانیەکە باسی پەیوەندیەکە کاکە لەگەڵ خۆشەویستێک هەم بوو پێشتر ئیتر ئەو عالەمە باسەکە کە مەسەن بۆ منە تۆ کەسێکە خۆشەوی دوو کەس یەکتریان خۆشەوە بەڵام دنیاکەیان جیانەکان ئەوەندە جیاوازە کە ناتوانن ژیانێک بەیەکەوە دروستکەن. ئیتر ئەم گۆرایە باسی ئەوە کات و مەسەن بۆ منە لە هەنێ لە بەشەکان خۆم گاڵتە بە خۆمەکەم گاڵتە بە حاڵەتی خۆمەکەم لەبەرەوەی کە بەڕای من باشترین شتەوەی کاتێک کە ئازارێکە هەبوو گاڵتەی پێ بکەی بۆی کە زۆر بە خراپی وەری نەگری. ئیتر ئەم گۆرانیەش پیشاندانی ئەوە بوو. ئەتوانین پێشکەشمان بکەی بەڵام وا بزانم ئەمە بۆ یەکەمین جاریش لە کورسان 24ەوە پێشکەش دەکرێت یەکەم جارە بڵاو بکرێتەوە بەڵێ لە پرۆگرامی بەیانی 24ەوە شانازیت بە ئێمە بەخشی ئاریۆس ئەتوانین گوێی لێ بگرین بەسەر چاو بۆستە بە پرۆجێکتەکە حاضرکەم ئاریۆس جا تۆ تا ئەوە ئامادە ئەەکەی من شتێکی سەرنجڕاکێش لێرە باس ئەەکەم ئەمەوەی سەرنجی بینەران بۆ شتێک ڕابکێشم بەم مایکە بەبیرم هاتەوە بڕوا بەخۆبوون ئاریۆسیش باسی کرد یەکێکە لەوانەیە کە ئەدگایێتە ئامانجەکەت من و ئارمان کاتێک مناڵ بووین تەنها هاوڕێمان کۆنتترۆلی تێلەڤزیونەکە بوو من بە کۆنتترۆلی تێلەڤزیونەکە پێشکەشکاریمە کرد ئارمانیش هوەری ڕاپی پێشکەشە کرد دوای 12 تاکو 13 ساڵ ئەمڕۆ خەونەکەمان بووە ڕاستی نە ئارمان بە کۆنتترۆلی تێلەڤزیونەکە هوەری ڕافی پێشکەش کرد نەمنیش بە کۆنتترۆلی تێلەڤزیونەکە پێشکەشکاریم کرد باڵکو ئەمڕۆ خەونەکەمان بووە ڕاستی تۆ کاک ئارمان چی یەکترن ینی باو جواباتەوە من و ئارمان چی یەکترین وەڵی تۆ جواب بەرەوە من حەزەکەم تۆ باسکەی ئارمان مامە برامە پشتمە کەسمە ینی ئەڤڵین هەموو شتێکە خوا لەیەکتان من و دێرین خان کە هەر لە مناڵیەوە نە ئەو ڕەفیقی هەبوو نە من ڕەفیقم هەبوو بە حکمی ئەوەی کە من مامی ئەویشم بەڵام قەت پێی نەوت و مامەوە یەکەم جار بوو ئێستاوتی مامە ئەگەر نا قەت واناڵێ هەستەکەم لە پێش تەلەڤیزیۆن وڵی گەر نا قەت واناڵێ ئێمە بزەبت ئێمە ڕەفیقی یەکین هەر لە مناڵیەشەوە ئاوا بووین ڕەفیق بووین لەگەڵ یەکتریا بەڵام هەمیشە هەوڵمانداوە بگەین بۆی کە یعنی خەونمان پێوە بینی کە من حەزمە کرد ببم بە ڕاپەر جا ئەم بەرنامەیە ئێستا ئێوە ئەیبینن من و دەیرین دایان جار کردومانە دایان جار دانیشتوین ئاوا مناڵ بووین و پرسیاری کردووە چۆن دەستت بەڕاب کردووە جواب میاوەتەوە ئیتر ئەمێ بڵێم کە ئەگەر خەونێکت هەبێ کۆڵ نەدەی دڵنیام ئەمە نمونەیەکی زیدیۆ بوو کە بۆمان باس کردن دوای 10 ساڵ گەیشتیم بەوەی کە هەیە هەرگیز کۆڵ مەدەن ئاریۆس لەگەڵ ئەم کۆڵ نەدانەیە بە گوێ لە بەرهەمە نوێ خۆشەکەت بگری با بفڕین گۆرانیەکە ئەفڕ بەناوی ئەفڕمە گۆرانیەکە ڕۆژێک بوو هەبوو نەبوو من عاشقی تۆ بوو باڵام تۆ نەتبینی و نەتبیسی چیمە کرد هەوڵمەیە گیرفانم پڕ بێ بەڵام وتە تاکو ئەو گیتارە و پێ بێ سوێن بەخوا و گیرفان و پڕ نابێ من لە ئاسمانە فرم من لە ئاسمانە فرم تاکو تۆ نەبینم من لە ئاسمانە فرم من لە ئاسمانە فرم من لە ئاسمانە فرم من لە ئاسمانە فرم تاکو تۆ نەبینم من لە ئاسمانە فرم من لە ئاسمانە فرم تۆ لە خەونێک بووی من لە خەونێک بووم دوو دنیای جیاواز لە عشقی تۆدا ویستم گۆڕێم واز بێنم لاواز هەبوو نەبوو تۆ ئەو کچە بووی کە من عاشقت بووم لە هەر کاتێکە دوات دەکەوتم بۆ خۆم وێندە بووم بەڵام بڕیارمدا کە بۆ خۆم بژیم چونکە گەر خۆم وێنکەم
ئیتر من چیم بڕیارمدا کە بۆ خۆم بژیم چونکە گەر خۆم ونکەم ئیتر من چیم ئاسمان ئەفری تۆ لە ئاسمان ئەفری بۆیە من نبینی تۆ لە ئاسمان ئەفری تۆ لە ئاسمان ئەفری تۆ لە ئاسمان ئەفری تۆ لە ئاسمان ئەفری بۆیە من نبینی تۆ لە ئاسمان ئەفری تۆ لە ئاسمان ئەفری. ئاریۆس هەر بژیت بەڕاستی بژیت بەس ئەمە شتێک بڵێم لە گۆرانیەکەت وەرم گرت ئەم گیتارە پارەت بۆ پێ ئاکات؟ ڕاستیەکەی دەوێت بۆچی کۆمەڵگا یارمەتیدان نادات خەڵکەگە گوێ لە ئێوە ناگرێتن یان بەرهەمەکەی مەسەلەن هوەری فریستایل و ڕاپ ئێستا نوێیە لە گوێگردا ڕاستیەکەی خۆی کاری کۆمەڵگە نییە کە بێت یارمەتیت بەڕای من ئەبێ خۆت دروستکەی بەڵام ئیتر ئەو کەسانی کە گوێگرتە بن ئەو کەسانی کە گوێ لە ستایلی میوزیکی تۆ ناگرن گوێ لە ستایلی میوزیکی تۆ ناگرن ڕاستیەکەی ئێستا بۆ نمونە من ئەگەر حەزم لە خواردنی شیرین بێ معنای ئەوە نییە کە بێم فەرزی کەم بەسەر تۆ یاکە تۆش خواردنی شیرین بخۆی وایە بە هەمان شێوە تامە گۆرانی و هەنێک کەس چێژی لێ بینێ و هەنێک کەس چێژی لێ نابینێ مۆزۆی ئەوەی کە خەڵک هێشتا ڕانەهاتوە لەسەر ئەم ستایلە میوزیکە واقعەتەکەی وایە بۆیە بەڵام ئیشی مەسەن کەسێکی وەکو من کەسێکی وەکو کاگارمان کە لێرە دانیشتووە ئەوەیە کە میوزیکێک دروستکەین ستایلە میوزیکێک دروستکەین بۆی دوو ڕۆژی ترکە مەسەن گەنجێک ئەوێ گوێ لەم ستایلە میوزیکانە بگرێت گوێ لە بیانی نەگرێت بێت گوێ لە خۆمان بگرێ بەرهەمی خۆماڵی بگرێ و ئێمە بە هەمان شێوە کار لەسەر ئەوە ئاکەین کە خەڵک مەسەلەن چۆڵایی یەک نەبێت لەم بازاڕەیە کاگاریۆس ئەو ئیشی با بڵێن ئەڕێنج و میکس و ماسترینگ و ئەوانە هەمووی بۆ خۆت ئەیکەی هەمووی خۆم بۆ خۆم ئەیکەم بەس ڕاستەکەی مەسەن پرۆدیوسینگەکە بەشی دروستکردنی میوزیکەکە بۆ ئەم گۆرانیە خۆم کردومە بەس ئیشی میکس و ماسترینگ کاکسیا کردوێتی کە لە سلێمانیە و سڵاو ڕێزیشمەیە بۆ یەگەڵ بینەرە ئاروبی ئەو باسی ئەوەی کرد کە ئیشی ئەوە نیە کۆمەڵگا یارمەتی ئێمە بدە بەڵام من بەشێکی تری ئەبەستمەوە وەزارەتی ڕۆشنبیری تا چەند سەپۆرتانە کاتن ڤیدیۆ کلیپەکانتان خۆتان مادیەکەی خۆتان ئەیکەن یان کەسێک پاڵپشتیتانە کاتن واللهی وەکو خۆم ئەبێ قسە بکەم بە تاکید ڕاپەرەکانی تر نازانم تا چەند یارمەتی دراون لەلایەن هیچ کەسێکەوە بەڵام من لەلایەن هیچ کەسێکەوە یارمەتی نەدراوم تا ئێستانە وەزارەتی ڕۆشنبیرینە کەس ئەوەی کردومە و ئەوەی کراوە تا ئێستا خۆم کردومە ئەو هەر کلیپێک کە کردومە خۆم کردومە تێچووی هەر ریکۆردێک خۆم کردومە ئیتر لێرەوە ئەمە بڵێم بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ هەموو ئەمانە ئەگەر تۆزە گرنگی بەو ستایلە میوزیکە بدەن دڵنیام کە چونکە ئێستا ئەگەر بتوێنێتەوێت لە هەموو دنیا جانڕای ڕاپ جانڕای هیپاپ لەوانەیە کاکە ئاریۆسیش بزانە جانڕای ڕقمیەکە لە هەموو دنیا کە لە هەموو دنیا یعنی ڕقمیەک مۆسیقا خەڵک گوێ لێگرێ هیپاپە ڕاپە دڵنیام ئەم شتە لە کوردستانیش ڕوایە چونکە مادەم لە هەموو دنیا بووە بە ڕقمیەک لێرە شەر ئەبێ بەڵام پێویستی بکاتە پێویستی بەوەیە وەزارەتی ڕۆشنبیریەمانە زیاتر یارمەتی ئەم گەنجانە بدەن ئەم جۆرە ستایلە بدەن بۆی شتێکی جیاواز ئیتر زۆرمان گوێ لە ئەو ستایلانە هەیە زۆرمان گوێ لێ بوو زۆرمان ئەمەوێ دەرفەت بدرێ بەو ستایلە نوێیە لەبەر کورتی ماوەی بەرنامەکە حەزمانەکە زیاتر لەگەڵمان بی بەس ئەمەوێ تا کات ماوە بەرهەمێکی ترمان پێشکەشکەی ئۆکەی بەس با تۆزێکینتر بێ ها تۆزە جەوەکەمان بۆ خۆشکە تۆزە درێژتر بێ ئاریۆس تۆش میوزیکێک شتێ یارمەتیەکی بە وەڵای هیچ شتێکم ئامادە نەکردو لەم لەحزەیە ناتوانم یارمەتیتان بەم لەو ڕۆیەوە ئارمانە ناسم باسی بیت و شتەکە ئەگەر بیتێکی بەداگیرسێنی هەر چەندە شارەزانیم باشای ناتوانانی کاک ئاریۆس بۆ نمونە بە جیتارەکە یارمەتی بێ خۆی هەر شتێکە ها تۆزێ ئێحساسی بیتێ بۆیە جوانتر ئەوە بچێتە ناو Not at all. هەر Okay.
سڵاو لە هەمووتانەوە دووبارە ئەمێنم گەر حەزت لە ڕاپە وەرە دانیشە لەکەنم ناو ماروبیە من هەروەکو جنم هەندێک کات دیارم و زۆربەی کاتیشونم جەنگاوەرم لە سنگەرم بە پێنووسم خەبات دەکەم گەندەڵەکان و گەندەکان بە پێنووسم لە ناو دەبم سەرسەریەکی ناو هیپاپم ئەمە کاری خۆمە نەکەی سەر لەسەرم بدەی ڕۆلە لەبەر تۆمە نەبووم بە یاریزان چونکە یاریم لەگەڵ ناکرێ بووم بە ڕاپەر چونکە ڕاپ هەرگیز لێم نابڕێ تێکستم بۆ زۆربەی ڕاپەرە کوردەکان نووسیوە بەڵام هەرگیز تێکستم لە هیچ ڕاپەرێ نەدزیوە هەروەکو ئەژدیهام و هێشتان لە ژیان ماوم لە جیاتی وشەکە ناگردێتە دەرێ لە هەناوم بووم بە دەنگی ئەو کەسانەی کە هەمیشە بێدەنگن ئەو کەسانەی بێئومێدن لە ناخەوە دڵتەنگن بە شەو بێ بە ڕۆژ بێ من هەر خەریکی نووسینم وای لێ هاتووە ماڵەوەشمان وا دەزانن دینم لا من پیا و پیاوەیە ساحیبی قسەی خۆی بێ نەکە و پیاوەی دەیدرکێنێ هەر قسێکە بۆی دێ سڵاو لە هەمووتانەوە دووبارە ئەمێنم گەر حەزت لە ڕاپە وەرە دانیشە لەکەنم ناو ماروبیە من هەروەکو جنم هەندێک کات دیارم و زۆربەی کاتیشونم تر ئەگەر مۆزیەکەکە بە خۆشترە بوو بە دڵنیاییەوە بەڵام ئەوە ئەکەپێڵا پێشکەش بە کاکە شکار داوای کرد هیوادارم بەدڵت بێ زۆر دەستخۆش زۆر بەدڵمان بوو زۆر سپاس بۆ ئەم دوو گەنجە کە وا بێ سەپۆرت بە هەموو شتێک گرنگی بە هونەرەکەیانە دەن و لەگەڵی ئەڕۆن بەڕاستیەوە جێگەی شانازین زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ بەیانی لەگەڵ مان بوون لە بەیانی 24 دووبارە بەخێر بن زۆر سپاس هەربژین زۆر سپاس بەڵێزان ببوورە بەم جۆرە هاتینە کۆتایی بەیانی 24 ئەمڕۆ تا ڕۆژێکی تر کاتێکی شاتان بەڵە بینەران ئەمە گشت بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان بوو هیوادارین جێ ڕەزامەندی هەموو لایەک بین تا سبەی بەیانی چەندی و بڕگە بابەتتر خۆدایەوە و پشتیوانتان بێت.